بەهۆی گرانبوونی گۆشتی سوور لە بازاڕەکانی هەرێمی کوردستان هاوڵاتیان ناچارن ژەمەکانی خواردنی ئەو بەرهەمە کەم بکەنەوە. بە شێوەیەک هاوڵاتیەک دەڵێ کیلۆیەک گۆشت گەیشتۆتە 26,000 و مەگەر تەنیا لە بازاردا ڕسمی لەگەڵ بگرن. هەسەی دەکەین تاو یانە بێ ڕسمی لەگەڵا بگری تاو زۆر شدێ تاو بووە لە وڵاتەیە کاکە نە گۆشت هەموو شتێ تاو بووە لە کڕینی چی کاکە منەڵەمە تەماشایەکەمەوەدا ئەوە نییە هەر تەماشایەکەم معقولێ کیلۆ گۆشت بەوەنە کاکە لە هۆڵندا بە 8,000 بێ هەر گۆشتی مەڕ هەموو شتێ لە وڵاتەوە بۆ بەهاگر بەدەست کۆمەڵی کەسێکە و دیاری بە مقدساتی و خەڵکاکە و تاوارەوە نێر چونکە من کوڕەکانی بیتر شکرگەرەوە ئەو حەلە مناڵ حەزیان لێ کرد بەڵام بیتر جاران من لە تەمەنیەوە بوو مناڵتری بە هین بوو بە 250 گۆشت 4 کیلۆ دەکڕی بە دینارێک لە ئێستا بە 30,000 35,000 گرانە. وەستا عەباسیش لە شەقامی مەولەوی شاری سلێمانی چێشخانە و کەبابخانەی هەیە و دەڵێ بەهۆی گرانبوونی نرخی گۆشتەوە ناچار بووە شیشە کەبابەکەی بچووک بکاتەوە چونکە وانە بێت ڕۆژانە لە بری خێر بە زیان بەسەریدا دەشکێتەوە. فەرقەکە تۆ لە گرانی شتەکان مەجبوری تۆش گرانیکە یان بۆ نمونە گونکی کەبابەکە بچوو بکەیتەوە فەرقی هەیە بەڕاستی هەر زانتر بێت تۆ گوێ نایتێ گەورەتر شیشەکەی سعرەکەی دابەزێنی بەس مەجبوری کە تۆ ئەم گۆشتە بەکاربێنی مەجبوری بە گرانتر بیفرۆشی یان شیشەکان بچووکتر بکەیتەوە هەر تەقریبان لەوەتی بووە بە ئێستا ئەمە ڕانێکی بەرخە کڕین کیلۆی بە 25,000 لەبە بە 7,000 سەرپەراست و لەبە کیلۆیە دوو بە 15,000 بەڕاستی زۆر فەرقی کردووە تۆ ناکرێ بەڕاستی ڕۆژێ زەرەر دوان سیان چوار مەجبوری لەگەڵ ئیشەکە بەرزی بکەیتەوە لەگەڵ گرانێک خۆ تۆ ناتوانانی مەسەلەن شیشێ هەرە و پەڕی 5,000 خەڵکەکەش هەروەکو تۆ وایە مەسەلەن لە ڕووی مەعاش وەرگرتنەوە وەزعێکی وای نییە بڵێ هەر ئەیکەم بە 6,000 بەڕاستی خەڵکیش توانای ئەوەی نییە. گرانبوونی گۆشت لە بازاڕەکانی هەرێم بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە یەکێک لەوانە کەمبوونەوەی بەرهەمی ناوخۆ و هەناردەنەکردنی لە سووریا و کەمبوونەوەی هاوردەشی لە ئێرانەوە. کیلۆیە گۆشتی بەرق بە زیینەقەپان 10,000 و گۆشتی کاوڕ 9,500 و گۆشتی گوێرەکەش 8,500. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.